الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. خوايا دنيا لبيش چاومان بچووکەرەوە، خوايا دنیامان بکەرە عیبادەتگە و توێشوو بۆ سەفەری قیامەتمان. خوايا بەهۆی دنیاوە سەر لێ شێوەمان مەکە، خوايا هاوڵی چاک لەم دنیایەدا بکەرە قسمەتمان، خوايا ڕزقی حەڵاڵ بکەرە نەسیبمان، خوايا لەم دنیا ئەخلاق جوانمان بکە. بۆ ئەوەی تێبگەین دنیا چییە و گیانی ئادەمیزاد لە دنیا چ ڕۆڵێکی هەیە، نرخی ئاین بۆ مرۆڤ چییە؟ ئەگەر ئیسلام نەبوایە دنیا بەندیخانەیەکی زۆر سامناک ئەبوو. دەچینە خزمەت پەیام و تەجوانەکانی مامۆستا نەوڕەسی کە یەکێکە لە زانا بەرزەکانی کوردستانی تورکیا، بۆ ئەوی بزانین ئەم زانا بەڕێزە چۆن ئەمەمان تێئەگەیەنێ. ئەفەرمێ بۆ ئەوەی لەمە حاڵی بی سەیری ئەم نمونە و گوێڕایەڵی ئەم نمونەیە بکە. دوو کەس بە ڕێگایەکە ڕائەبوێرن ئەڕۆن، کەسێکی بەدبەخت، کەسێکی لەسەرخۆ و هادی و هێمن، کەسێکی بێڕەوشت بەدچارە، کەسێکی بەڕەوشتی بەرز. ئەم دوو کەسە هەردووک کە بە ڕێگایەکدا ئەڕۆشتن دوو برابوون. لەسەر یەکێک لە ڕێگاکان پیاوێکی بە ویقاری نورانیان بینی. پیاوە نورانیەکە ڕێنمایی کردن کە ئەمە دوو ڕێگە لە پشتمانەوە هەیە. ڕێگایەکیان کەمێک تەکالیفی تێدایە، واتە نظام و یاسای تایە. هەر کەسێک لێوەی بڕوە ئەبێت کۆمەڵێ مەسائل لەگەڵ خۆیان هەڵبگرێ، چەک و تەقەمەنی هەڵبگرێ. ئەمە خاوەنی یاسایە ئەم شوێنە. ئەگەر لەم ڕێگای تریشەوە بڕۆی ڕێگایەکە بەرەڵاخانەیە، بەڵام ترس و لەرزی زۆرە، شادومانی زۆر کەمە. ئەم دوو کەسەیکەوە ئەم دوو برایی کە بەسەر ڕێگاکەوە بوون خلافیان تێکەوت. یەکێکیان قەراریدا ڕێگای لای ڕاست بگرێ، ئەوی تریشیان ڕێگای لای چەپ. ئەوەی کە ڕێگای لای ڕاستی گرت ڕۆشت، خۆی تەسلیم کرد وەکو عەسکەرێک، وەکو جوندیەک، کۆمەڵە تەکالیفی بەسەر سەرەوە، بەڵام زۆر واجباتی جوان، زۆر ئەرکی جوان کە بەسەریەوە دانرا بوو جێبەجێ ئەکرد و لە بەرامبەریشتا کۆمەڵی حقوق هەبوو، پاداشتی لەسەر وەرەگرت. زۆر کات ئەچووە ناو باخچەیەکەوە، لە ناو باخچەکەدا چەندین نمونەی جوانی ئەبینی. نمونە جوانەکان سەرنجیان ڕائەکێشە. کەسی دووهەمینیان ڕێگەی چەپ کە یاسا و نظامی تیانە بوو، ئەو ڕێگایی گرتە بەر، وردە وردە کەوتە ڕێ. ڕێگایەک کەمێک سربەستی و حڕیەتی لەوە ئەچێت تێدا بوو بێ، بەڵام ڕێگایەک زۆر کات تووشی نەهامەتی ئەهات. زۆر کات کە ئەچووە ناو باخێکەوە دیمەنە سامناکەکانی ئەیان ترسان. بەڵێ ئەم دوو کەسە هەردووکیان پێکەوە و لە یەک لەحزەدا گەیشتنە ناو بیابانێک، ئەو لە ڕێگای خۆیەوە و ئەمیش لە ڕێگای خۆی. کاتێ هەردووکیان گەیشتە ناو بیابان، کەسی بەدچارە ئەلێرەدا شێرێکی لێ پەیدا بوو. لە ناو دارستانەکەەوە نرکەیەکی گەورەی کرد و بەرەو پیرە ڕای کرد. ئەمیش لە حەیبەتە هەڵات، ڕای کرد ڕۆشت. لەپڕ بیرێکی بینی، بیرێکی وشک کە 60 گەزێک قوڵ بوو. خۆی هەڵایە ناو ئەم بیرەوە، ئاویتیان نەمابوو لە ترسی شێر، کە خۆی هەڵدا لە ناوەڕاستی بیرەکەدا دارێک هاتبووە دەرەوە و دەستی بە دارەکەەوە گرتەوە، خۆی گرتەوە. کاتێک کە خۆی گرتەوە چاوی ڕوون بووەوە لە ناو بیرەکەدا، چاوی کردەوە، سەیری کرد ئەم بیرە زۆر عەجایەبە. دارێک ئەم بەسەریەوە وەستاوەتەوە، بەڵام لە بن دارەکە ئەبینێ دوو مشکێکی ڕەش، مشکێکی سپی بەسەرە لە دارەکە ئەخۆن. ئەمیان تۆزێک ئەویان تۆزێک لە قەدی ئەم دارە ئەخۆن. کە بیری کردەوە وردە وردە ئەمانە ئەم دارە ئەقرتێن و من کۆتایی بە حەیاتم دێ ئەکەومە خوارەوە. کە سەیری خوارەوەی کرد و چاوی ڕوون کردەوە، هەژدیهایەکی زۆر گەورە وەستا بوو، دەمی بۆ دادڕی بوو.
زۆر سامی لێ نیشت لە سەرووی ئەمانەشەوە کە سەیری چواردەوری خۆی کرد سێری کرد کۆمەڵێ مێش و مێرولەی زۆر چواردەوریان گرتووە زۆر پێی ناڕەحەت بوو زانی کە ئەمانە چاوەڕێ ئەکەن چاوەڕێ ئەوە ئەکەن ساتێک بەسەریا بێت ئەم لە برسا بتۆقێ و بمرێ ئەمانە بپەڕنە سەر گۆشتەکەی و لێ بخۆن زۆر خەمی لێ نیشت بەڵام دواتر کە چاوی ورد کردەوە بینی سەیری کرد ئەمەی کە ئەم زۆر لێ ئەترسێ ئەوەی کە ئەم زۆر ناڕەحەتی کردووە شتێک هەیە ئالوودەی بکە ئەویش ئەوەیە ئەم دارە داری هەنجیرە بەڵام هەرچی میوەهاتێک کە تۆ ئەیبینی هەمووی گرتووە اینجا بۆ ئەوەی ئەم شتە سامناکانە نەبینێ بۆ ئەوەی ئەم دوو مشکە نەبینێ بۆ ئەوەی هەژدیهایەکی گەورە کە دەمی کردوێتەوە نەبینێ بۆ ئەوەی شێرێک نەبینێ کە بەسەر بیرەکەەوە چاوەڕێ ئەکا بە چواردەوری بیرە هەڵ ئەسووڕێ و حرەسێتی دەستی کرد بە میوە خواردن خۆی مەشغوڵ کرد بە میوەوە وەها خۆی مەشغوڵ کرد خۆی سەرگەردان کرد کە ئاگای لە خۆی نەما تا کاتێک بە خۆی زانی ئەوە تا کرچەی ئەخیری دارەکە هاتوو کەوتە خوارەوە کاتێک کەوتە خوارەوە تووشی سزایەکی هەتا هەتایی لە بەردەم هەژدیهایەکی زۆر گەورەیە هات کە ئەم هەژدیهایە دەمی بریتی بوو لە دەرگایەک بۆ مەخزەنێکی تر بۆ شوێنێکی تر شوێنێکەوە عەزاب و سزایەکی زۆر سەختی تیا بوو با بگەڕێنەوە لای کەسی یەکەم کە کەسێکی بە ئەخلاق و ڕەوشت بەرز بوو ئەویش عینەن لەناو بیابانەکەدا شێرێکی لێپەیا بوو شێرەکە ڕاوینە ڕۆشت وەکو ڕەفیقەکەی عینەن گەیشتە کوێ گەیشتە بیرێکی وشکی شەزگەز و خۆی خستە خوارەوە کاتێککە خۆی خستە خوارەوە ئەمیش هەمان ئەو مەشهەدانەی بینی کەوا براکەی بینی بووی بەڵام ئەم بە شێوازێکی تر بە نەوعێکی تر کاتێکەوە ئەمانەی بینی مشتاقیەک لە دڵ و دەرونیا دروست بوو بیری کردەوە ئەمە بێخاوەن نییە بەم شێوازە شێرێک ڕاوتنێ بەم شێوازە بیرێک ئامادە کرابێ بەم شێوازە دارێک کە مەگەر هەر دەسەڵاتی پاشایەکی گەورە بێ ئەگەر نادار هەنجیرێک تەنها یەک جۆر میوە ئەگرێ ئەم هەموو میوە هاتەی گرتووە کاتێکەوە بینی ئەم هەموو مێرول و مێشە چواردەوریان گرتووە وتی دیارە ئەمانە هەمووی نوێنەری ئەو پاشایان هاتوون بۆ بەخێرهاتنم پاشا ئەوێ بەسرم کاتەوە کاتێک کە بینی هەژدیهایەکی گەورە دەمی کردوێتەوە وەکو کەسی یەکەمیان زۆر نەترسا بوێرانە ئەلێرەدا ئیشتیاقێکی بۆ دروست بوو ئەبێ ئەم پاشایە کێ بێ ئەمەندە وردەکارە ئەمەندە دەسڕەنگینە ئەم هەموو نیعمەتە جوانەی ئەلەم شوێنەدا ساز داوە بۆیە ئەمە زۆر سەرنجی ڕاکێشا وهای لێهات کە زۆر تاسەی ئەکرد زۆر تەمەنای ئەوەی ئەکرد کە ئەم پاشایە بناسێ بە مجەڕەدی ئەم ناسینە لایەک لە دەرگای بیرەکەی لێکرایەوە تۆ بڵێ دەمی هەژدیهاکە بوو بە ڕێڕەوێک بۆ ئەوەی بچێتە ناو باخچەیەکی زۆر خۆشەوە باخچەیەکی هەتا هەتایی باخچەیەک کە زۆر جوان اینجا لە باخچەکە تێگەیشت کە هەموو ئەوەی کە بەسەر دارەکەەوە بینی نمونە بوون بۆ ئەو باخچەیە پاشا داینابوو بەهۆی ناسینەوە ڕزگاری بوو ئەم نمونەیە بێنە بەسەر دنیای خۆمانە تەطبیقی بکە ئەوەی کە تۆ ئەیبینی لە دنیا بیابانێکی چۆڵ بریتە لەم دنیای ئێمە کە پیایە ئەگوزەرێنین ئەو شێرەی کە بەردەوام ئێمە ڕاو ئەنێ هەر یەکێک لە ئێمە کاتێکەوە گوزەر ئەەکەین و بەم بیابانە ئەڕۆین کە ڕاومان ئەنێ ئەم شێرە بریتە لە مردن هوشیار بە دوو ڕێگە لە بەردەستایە ڕێگایەک ڕێگای بەرەڵاییە ڕێگایەک نظامی تیانە چەند ساتێک لەوە ئەچێ لە حەزاتێک خۆشیەک ببینی ئەمما دوایی بەلوت دایەتە دەرەوە بەڵام ڕێگایەکی تر هەندێک تەکالیفی تایە نوێژ ڕۆژوو تاعەتەکان تەکالیفن وریابە بەڵام ئەم ڕێگایە کە لەگەڵ ئەوە نظامی تایە سەلامەتی تایە سەلامەتی تۆ سەلامەت ئەبی ئەم ڕێگایە سەلامەتت ئەکا ئەم ڕێگایە برەوت ئەداتێ گەورەت ئەکا جابزانە کە تۆ بەم ڕێگایە ئەڕۆیت وە شێرێک ڕاوت ئەنێ بەردەوام کێ هەیە لە ئێمە بتوانێ لە دەستی شێر ڕزگاری بێ لە دەستی مردن قوتاری بێ کەسمان اینجا ئەم بیرەی کە هەر یەکێکمان ئەچینە ناوی بریتە لەم حیاتە بریتە لەو عمرەی کە هەمانە بۆیە 6 گەزە عمری زۆرینەی ئەم ئومەتە 6 ساڵە
دەی لەم 6 ساڵەیە بزانە تۆ دارێکت هەیە، داری وەختەکانت، داری وەختەکانت بەردەوام هەڕەشەیەکی لەسرە، هەڕەشەکەش بریتە لە 2 مشک، مشکێکی ڕەش و مشکێکی سپی. مشکە ڕەشەکە بریتە لە شەو، مشکە سپیەکە بریتە لە ڕۆژ. هەر یەکێکیان کاتێک کە شەو دێ ئەمیان دەمی خۆی ئەوە شوێنێ و لە عمرت کەم ئەکاتەوە، کاتێک کە شەو دێ ئەوی تریان دەمی خۆی ئەوە شوێنێ و لە عمرت کەم ئەکاتەوە. وریابە اینجا بزانە هەژدیهایەکی گەورە چاوەڕێت ئەکا، دەمی کردوێتەوە کە گڵە، کە زەویە، کە گۆڕە. هاکە تۆی بان کرد، هاکە تۆ کەوتیتە خوارەوە چوویتە بەردەمی ئەو. ئایا چیت ئامادە کردووە؟ ئایا ناسینی خوات پێیان نا؟ اینجا ئەو هەموو بەرووبوومە جوانەی کە تۆ ئەیبینی، ئەو دارش کە تۆ ئەیبینی و ئەم هەموو بەرووبوومەی گرتووە بریتە لە خاک. خاکێک ئەبوایە یەک جۆر مادەی هەبوایە، کەچی ئەم هەموو نعمەتە جوانەی هەیە. ئەم هەموو نعمەتە جوانە لە خاکەوە بۆ تۆ دەستگیر دێ. بۆنی خۆش، ئەنواعی بۆنەکان، ئەنواعی تامەکان، ئەنواعی ڕەنگەکان هەمووی لە خاکەوە. رب العالمین نمونەیەکە ئەداتێ، نمونەیەکە بۆ بەهەشت، بۆ باخچەیەکی هەتاهەتایی. ئەو مێرولانش کە چواردەوریان گرتووی بەڵاو مصیبەتەکانن. بزانە کەسی ئیماندار کاتێ بەڵاو مصیبەتەکان ئەبینێ ئەزانێ کە ئەمە رب العالمین بەسەری کردوێتەوە، خوا جل جلاله بە گەورەی خۆی بەسەری کردوێتەوە. خوا جل جلاله ئەیەوێ ئەم عەبدەی بەسەر بکاتەوە کاتێ بەڵاو مصیبەتی بۆ ئەنێرێ. جا بزانە کاتێک کەوا تۆ ئەمانە ئەبینی، ئەم هەموو میوەهاتەی دنیا ئەبینی، ئەم شتە جوانانە لە دنیا، کەسی عاقڵ ئەو کەسەیە کە بزانێ، کە وریابێ، بزانێ ئەم حەیاتەی ئێرە، ئەم ژیانەی ئێرە ژیانێکی هەتاهەتایی نییە، تەنها نمونەی تایە بۆ ژیانێکی هەتاهەتایی. هەموو ئەو لەزەتانەی کە تۆ لە دنیا ئەیکەی هەموو نمونەن بۆ ئەوەی تۆ بزانی، تێ بفکرەی، بزانی کە ئەم دنیاە خاوەنێکی هەیە، مشتاقبی بۆ ناسینی ئەو خاوەنە. ئەکرێ ئەم دنیا جوانە بەم هەموو تەرتیبە جوانە بەبێ پاشا و خاوەن بێ. مردنێک بەردەوام تۆ ڕاو بنێ، بەردەوام تۆ لە عەیشێکا بیت، لە ناڕەحەتیەکا بیت. ها لە دنیادا شوێنێک ئەبێ هەبێت تایە بەحەوێتەوە، شوێنێک هەبێ ئەبێت تۆ دنیاە تیا ئیسراحەت کەی. جا بزانە ئیسلام بەرنامەیەکی زۆر عەزیمە. مردن بۆ تۆ ئەکاتە ژیان، هەرچی بەرنامە دەستکردەکانە کە تۆ مردی ئەبڕێیتەوە. ئەمما ئیسلام کە مردی اینجا ژیان دەست پێ ئەکا، اینجا ئەزانی پاداش چییە، اینجا ئەزانی چۆن ئەگەیتەوە بە حوزوری رب العالمین. ئێمە پێویستمان بەوەیە وەکو کەسە چاکەکە بین، وەکو کەسە بەڕەوشتەکە بین، هەموو ئەوەی لە دەوروبەرە ئەیبینین چاوی غەفڵەت کوێرمان نەکا. بزانین کە هەموو خاوەنێکی هەیە کە پاشایەکی گەورەیە. بزانین ئەم کەونەکە هەیە بەبێ خاوەن نییە، ئەم وردەکاریە هەیە بەبێ خاوەن نییە. پێش ئەوەی داری عمرمان کۆتایی پێبێ، هەر کاتێ شەو هات بزانە بڕێک لە عمرت ڕۆشت، کە ڕۆژ بەسەر تا هات بزانە بڕێکی تر لە عمری تۆ ڕۆشت. تۆ پێویستت بەوەیە لەم دوو کاتەدا کەوا عمرەکانت وردە وردە ئەڕۆن تۆ غەم بخۆیت. کەسی بێعەقڵ غەم ناخوا، چونکە هەموو شەو و ڕۆژێک تۆ هەنگاوت ناوە بەرەو مردن نزیک بوویتەوە، بەرەو دەرگای گۆڕ دەمی هەژدیها نزیک بوویتەوە. کەسێ ئەگەر بێعەقڵ بێ، کەسێ بەدڕەوشت و نەفام و بەدچارە بێ، ئەم کەسە پەنا ئەباتە بەر خواردنێک کە تەنها خزمەتکردنی مەشکە ڕەشە ماعیدە ورک. ئەگەرنا دیقەت بدە هەموو ئەو خواردنەی کە تۆ ئەیخۆی بە پاشەڕۆکێکی پیز لە تۆیا دەرئەچێ. بۆ ئەوەی عاقڵ بی، تێ بفکری، بزانی ئەم ژنیانە هەتاهەتایی نییە، دنیا کاتیە. دەبزانە لەم کاتیە کاتی مەبە، بزانە لەم عەیشەکەمە تۆ بەکەم ڕازی مەبە. هەوڵ بدە رب العالمین لە خۆت ڕازیکەی، ئەم دنیاە بکەیتە بەهەشتێکی جوان، بەناسین و عشقی ئەڵڵاه جوانی بکە، تاوەکو ئەو لەحزەی ئەگەڕێیتەوە بەردەم پاشای حەقیقی و حياتك هتايد أداته. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.